خلافەت لەسەر منهاجی نبووە بە معنای چییە؟ بە معنای بەڕێوەبردننی کاروباری مسلمانان دێ لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم دنیا نەویستی بووە. ئەو ڕێبازەیە کە جبریل عليه السلام فەرمێ الله جل جلاله مخەیەری کردووی لە نێوان ئەوەیە کە عەبد و پێغەمبەر بی یاخود مەلیک و پێغەمبەر بی. فەرمووی عەبد و پێغەمبەر بم، مەلیک و پێغەمبەر نەبم. ئەوەی هەڵبژان. بۆیە علەما فەرموون الخليفة التي هو على منهج النبوة هو الذي لا يرى عليه أبهة الملك. أو خليفة لسر ربازي بيغمر صلى الله عليه وسلم خليفيتي أكا أو كسيا كشكوي ملكاتي بي وديارنية نازو نعمة خوش گزراني ملكاتي بي وديارنية دنيا نويستا. وكو أبو بكر صديق كمرد قرزار بو، وەکو عومەری کوڕی خەتاب عەباکەی چەند پینەی پێوە بوو وە لەژێر دارخورمایەکە ئاخەوت کە مردەویش قەرزار بوو. وەکو ئیمامی عوثمان بە هەمان شێوە شەهید کرا لە ماڵەکەی خۆیان پاسەوانیشی نەبوو. وەکو ئیمامی عەلی لە میحرابە شەهید کرا پاسەوانی نەبوو. وەکو حەسەنی کوڕی زەهر خوارد کرا و هیچ شتێکی لە دنیا لە دوای خۆی بەجێ نەهێشت. وە هەندێک لە زانانە فەرموون وەکو عومەری کوڕی عەبدولعەزیزیش کەویش بە هەمان شێوە خلافەتێک بوو لەسەر منهاجی نبووە. و ئەگونجێ ئەم خلافەتە لەگەڵ میلاکەتە یا مەلیکایەتیە کۆ ببێتەوە. وەکو ئیمامی زوهریە فەرمێ هەتا وەکو 7 ساڵ معاویە لەسەر سنەتی خولەفای ڕاشیدین کاریە کرد. کەس ئینکاری کردارەکانی لێ نەئەکرد کە بوو بە مەلیک، بەڵام دواتر بوو بە مەلیک. کەواتە معاویە حەلەقەی نێوان مەلیکایەتی و خلافەت بووە.